20 قوتابخانەی خوێندنی ئیسلامی سەر بە وەزارەتی ئەوقاف کە بە زیاتر لە 300 قوتابی دەخەمڵێنرێن کێشەی وەرگرتنیان لە زانکۆ بۆ دروست کراوە. قوتابیانیش هۆکارەکەی بۆ دروستبوونی کێشە لە نێوانی دوو کەس لە وەزارەتی ئەوقاف و وەزارەتی خوێندنی باڵا دەگێڕنەوە و هۆکارەکەیش بە سیاسی دەزانن و داوای چارەسەرکردنی دەکەن. دەرچوانی پۆلی 12 خوێندنی ئیسلامی ماوەیەکی زۆر لە چاوەڕوانی و چارەسەرکردنی ئەم کێشەیە داین، بەڵام بەداخەوە بە جێگەی چارەسەر بە شێوەیەکی زۆر ناشیرین پێمان وتراوە کە ئێوە وەکو پین و پەڕۆیەک وەرگیراون لە خوێنی ئیسلامی و کە ئەم وەزارەتە لەسەر وەزارەتی پەروەردە بووە ئێستا نەقل کراوە بەسەر وەزارەتی ئەوقاف. هەنجەتە هینایەت وەگەنا ئیشکالێکی دوو شخصی و دوو حزبی هینایەت کردیتیانە هەنجەت ئەگەنا هیچ هەنجەتە نییە و ئەمەش گوتن لۆ لەسەر لۆ ئەوقاف سی کردی ئەگەر قوتابخانەی سەربەخۆی هەبیتن ئەرێن ناویتێ بە پینە و پەڕۆ هەتا ئێستا تەڵەبیان وەگرتیە. حسابی پینە و پەڕۆیان کرد، یعنی کاکە یعنی ئەو مەلایانە ئەو هەموو عولەمانە ئەو هەموو خزمەتیان کرد مەلایان هینا ڕێزی پینە و پەڕۆی 300 قوتابینە دوو مانگە لە دوینە پێشتر قوتابی هاتیتە ئەو وەزارەتەی ئەڵێت وەزیر ئەرێ ئەو سار بڕۆمارێ لە خۆشی بکەن ئەوە قسێ بە عولەمایان و بە ئەهلی دینە گۆترێ بە قوتابیان و تاڵیبی عیلم دینە گۆترێ. پەیام ویستی لە وەزارەتی ئەوقاف بپرسێت ئاخۆ کێشەی ئەو قوتابیانە چییە؟ بەڵام پەیوەندیەکەیان وەڵام نەدایەوە. هاوکات لە ماوەی ڕابردوودا وەزارەتی خوێندنی باڵا تیشکی خستە سەر کێشەی ئەو ئامادەیانە و ڕایگەیاند. بە ڕەزامەندی هەر سێ وەزارەت لە کابینەی هەشت ئامادەیەکان گەڕێنرانەوە سەر وەزارەتی پەروەردە، ئێستاش بەبێ ئاگاداریمان بۆ سەر وەزارەتی ئەوقاف گەڕێنراونەتەوە. ئامادەیەکانیش کە لە کابینەی ڕابردوو کردن بە ئیتفاقی هەر سێ وەزارەت ئەم ئامادەیانە گەڕانەوە سەر وەزارەتی پەروەردە، ئەم جارە دیسان بەبێ ئاگاداری وەزارەتمان هاتووەتەوە سەر وەزارەتی ئەوقاف. یعنی ئەمە مەسەلەیەکە ئێمە وای ئەبینین بە ڕێزان هەم لە کابینەی ڕابردوو هەم ئێستاش وەکو ستافی وەزارەتی خوێندنی باڵا و جەناب وەزیر وای ئەبینین کە دوو وەزارەت معنین بە پرسی پەروەردە و پرسی خوێندن کە ئەویش وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم لە ڕێگەی ئەم دوو وەزارەتەوە بتوانێت کواڵیتی باش و دەرچوی باش و خوێندنی باش پێشکەش بکاتن. یعنی ڕەنگە ئیشی وەزارەتەکانی تر نییە هەر یەکە بۆ خۆی مەحەدێک بکاتەوە ئامادەیەک بکاتەوە. هەرچەندە ساڵێک زیاترە خوێندنی ئیسلامی گەڕاوەتەوە سەر وەزارەتی ئەوقاف، بەڵام بەهۆی ناکۆچی نێوان وەزارەتی ئەوقاف و وەزارەتی خوێندنی باڵا دوور نییە ساڵێکی خوێندنی 300 قوتابی بفەوتێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.